لە دایکبوونی منداڵ بە ڕێگای نەشتەرگەری ئاستێکی مەترسیداری تێپەڕاندووە. بەپێی ئامارەکان 95 دایکان لە سلێمانی پەنا بۆ نەشتەرگەری دەبن و هەمووشی لە نەخۆشخانە تایبەتەکان دەکرێت کە بەپێی قسەی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی حکومی هیچ لیژنەیەکی پسپۆڕ لەو نەخۆشخانە تایبەتانەدا بوونی نییە. بەداخەوە لە نەخۆشخانە تایبەتەکان ئێمە چەندین ڕێنماییمان دەرکردووە و چەندین ڕێکاری تومان گردوتە بەر بۆی کە نەشتەرگەری بە تایبەتی لە نەخۆشخانە تایبەتەکانە تەبەن لە نەخۆشخانە حکومیەکانە لیژنەیەکی زانستی تایبەتێ لە پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون کە بڕا لەسەرەوە ئادات کە ئەم ئافرەتە کەی پێویستی بەوەیە کە بە نەشتەرگەری بێ یاخود چ کاتێک پێویستی بەوەیە کە بە مناڵبوونی ئاسایی بێ، بەڵام بەداخەوە لە نەخۆشخانە تایبەتەکانە بە هیچ شێوەیەک هیچ لیژنەیەکی زانستی نیە و بۆیە ڕێژەی نەشتەرگەری بۆ ئەو ئافرەتانی کە سکپڕن زیاترە لە 105 یاخود ئەو مناڵانی کە بە نەشتەرگەری دابن کە زیاتر لە ڕێژەی لە 105 کە ئەمارێکی زۆر مەترسیدارە و خۆتان نازانن منداڵبوون بە نەشتەرگەری کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تەندروستی هەم مناڵەکە و هەم دایکەکە کە ئەمەیە مەترسیدار و یاخود بەداخەوە هەندێک جار هەندێک بۆ نمونە مناڵی نەبەکەم کە خۆتان نازانن هەندێک مناڵ هەیە لەوانەیە 2 مانگ بۆ چەند مانگێک بمێنێتەوە لە نەخۆشخانە کە هەندێکیشیان هەیە مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێ. ئێمە داوامان کردووە و پێشتریش داوامان کردووە ئاگادارمان کردوونەتەوە کە بە هیچ شێوەیەک ئەمانە نابێت لە نەخۆشخانەی تایبەتە نەشتەرگەریان بۆ بکرێت، بەڵام بەداخەوە بینین کە بۆیان نەکرێت. پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون دەڵێت ئەوان هیچ کات لەگەڵ ئەوەدا نین دایکان پەنا بۆ نەشتەرگەری بەرن و پێیان باشە بە ڕێگەی سروشتی منداڵ لە دایک بێت، بەڵام زۆربەی هەرە زۆری دایکان پەنا بۆ نەشتەرگەری دەبن. گەرێسە بەراوردکردن بە ساڵانی ڕابردوو ڕێژەی مناڵبوون بە نەشتەرگەری زۆر زیایی کردووە، لەوانێت تا ڕادێ بگەڕێتەوە بۆ چاولێکەری و لەوانەشە هەنێ حاڵە دێ زانستیە بە لیژنەیە مەقەرارێن کە پێویستی پێێتی ئیلا ئەبێ هەر بە نەشتەرگەری مناڵی بێ. وەگەر مقارنە بەراورد بکەین لە بینی مناڵبوونی سروشتی و مناڵبوونی بە نەشتەرگەری بە ئەکیدی بە نەشتەرگەری مزعافاتەکان ینی ماکەکانی دوای نەشتەرگەری زیاترە و بۆ سکپڕی دواتری لەوانەیە کێشەی بۆ دروستکە. احتمال لە وێڵاشی لە پێشەوە احتمال تووشی نەزیف بێ، لەوانەیە لە ڕێگەیەکی دوورەوە بێتە ئاگاتە سنتەری شار لە ڕێگە تووشی نەزیف بێت. لەدایکبوون بە نەشتەرگەری لە دوای کردنەوەی نەخۆشخانە تایبەتەکان زیادی کرد. پێشتر زۆربەی دایکان بە ڕێگای سروشتی منداڵەکانیان لە دایک دەبوو کە کاریگەریە تەندروستیەکانی دوای لە دایکبوون لەسەر دایکەکە کەمتر بوو. ئێستا زۆربەی ئەوانەی بەبێ هیچ هۆکارێک پەنا بۆ نەشتەرگەری دەبن چەندین کاریگەری خراپ لەسەر تەندروستی دایکەکە جێدەهێڵێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.